سلااوان لێبی بەڕێزان باشن ئەحواڵتان ئەمڕۆکە ئیشاڵە باسی ویلایەتێکی تر دەکەین ئەویش ناوی ویلایەتی وایۆمینگە ئەو ناوەیە بڕێک ئەنتیکەیە وایۆمینگ ئەم ویلایەتێکی گەورەیە وەکو مەساحە بەڕاستی بەڵام بچووکترین ویلایەتە لە ڕووی ژمارەی دانیشتوان بچووکترین ویلایەتە لە ڕووی ژمارەی دانیشتوان بەپێی یاحسای 2020 نزیکی 580,000 کەس دەبی تۆزە کەمتر زیاتر وەکو عادەت لە هەمووان بچووکترە وەکو باسمان کرد کالیفۆرنیاش وەکو عادەت لە هەمووان زیاتر و گەورەترە وەکو ویلایەت وەکو عادەتی خەڵکەکەی ئەم ویلایەتە جیرانە لەگەڵ ویلایەتێکی گەورەیە وەکو مەساحە جیرانە لەگەڵ 6 ویلایەتی تر لەسەرەوە مۆنتانا تەنیشتەکەی ساوت داکۆتا نیوبراسکا لە خوارەوەی کۆلۆرادۆ و یوتا تەنیشتەکەی دەستە چەپی خۆرئاوایەکەی ئایداهۆیە ئەوە وەکو جیران و ئەوەی عاسیمەکە ناوی شایان نەخێنێتەوە هەروە لە هەمووشان گەورەترە و ویلایەتە ئەو شارە شارەکە بە تەبیعەت مەشهورە ناوەڕاستە چیا و ئەوەی گەلێک زۆرە بە ناویدا چوومە هەتا لە شوێنێک نووسرا the top of the world یعنی بەرزترین خاڵی سەرزەوی نەک وەکو لووتکە وەکو ئەوەی کە سیارێ بەسەدا بچی ئەوەندە بەرزە بەداخەوە ڕسمەکەم لە فەیسبوکدانە بەس نازانم نایبینەوە گەنا قەتعاگە هەیە نووسرایە the top of the world ناشنال پارکی گەلێک زۆرە تقریبان هەفت لە بۆ هەشت ناشنال پارکی گەورەی لێ خەڵک ساڵانە میلیۆنان کەس دێ سەردانی دەکاتن بە تایبەتی لە بۆ یەلۆستۆنەکە زۆر میمە یاخود دێڤڵز تاوەر ئەو دوای زۆر معروفن هەندێک تایبەتمەندی تری هەیە وەکو یەکەم ویلایەتە لە هەموو ئەمریکا کەەوە ڕێگەی بەژندا دەنگ بداتن لە ئینتخابات هەروە یەکەم ویلایەتیشە لە ئەمریکا کەەوە حاکمەکەی ژن بیتن ئەو بۆی هەڵبژێرن شوێنی تێدا بوو کاونتی یاخود بەلەدیەی یەک کەسی تێدا بوو ڤیددیۆم گرتی ئیشاڵە لەوێت تەس ئەوەی دەکەم بڵاوی دەکەمەوە بە ئەسب سواریش مەشهورن بە ڕۆدیۆ ئەوە تقریبانەوە بەشەکە لە یوان ڕۆدیۆ ئەسب سواری ڤیددیۆکم دروستکە دێ لەسەرەوە ئەسب سوارێگە حەستان کرد بگەڕێنەوە سەری تەمەشای بکەن ویلایەتەکە زۆر متەحەفیزە ڕیپابلیکانن کۆمارینە دوو سیناتۆرانەیە وەکو حەقی ویلایەت دوو مەجلیس شیوخ با بڵێن لەگەڵ ئەگەر غەڵەت نەبم یەک کەسیانەیە یەک نوێنەریان هەیە لە ئەنجومەنی نوێنەران حاڵە دەکەم ئەو ڤیددیۆیەکەش دانێم ئەوی کە لەسەر ئەوێن دەرباسم کردێت لەسەر ئەسب سوارێکە ڤیددیۆیەکە هەر شاد بن کاتە چ خۆش